سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانتان پێشکەش دەکەم سەرتاش دەچینە لای گرنگترین ناونیشان. ئاگرێکی گەورە لە بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانی کەوتەوە زیانی گیانی نەبووە و دوکاندارێک دەڵێت 86 گەڵای لە نێو دوکانەکەدا سوتاوە و ڕەنجی 30 ساڵی کاسپی بەبایە چووە. وەرزی جیابەهاریەکانە لە هەرێمی کوردستان بەڵام لە سنووری ئامێدی بەهۆی بوونی سوپای تورکیا و خراپی دۆخی ئەمنیەوە گژوگیا بەهاریەکان کۆ نەکراونەتەوە. ڕاوێژکاری دارایی سەرۆگۆزیرانی عێراق دەڵێت 95 تریلیۆن دینار نهاتۆتە نێو سیستمی بانکیەوە و لە دەستی خەڵکدایە. سەپاندنی باجی گومرکی لەلایەن ترەمپەوە دۆخی بازاری تێکداوە لە 24 کاتژمێردا زیاتر لە 3 تریلیۆن دۆلار زیان بە بازاری پشکەکانی ئەمریکا کەوتووە. دووبارە سڵاوتان لێبێت. ئاگرێکی گەورە لە بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانی کەوتەوە. زیانی ژانی نەبووە بەڵام وەک خاوەن دوکانەکان ئاماژەیان پێکردووە زیانی گەورەی مادی بەرکەوتووە. دوکاندارێک دەڵێت 86 گەڵای لە نێو دوکانەکەدا سوتاوە کە دایناوە وەکو قەرزی مەوادەکانی بیداتەوە و ڕەنجی 30 ساڵی کاسپی بەبادا چووە. هۆکاری ئاگرەکە دیار نییە و قایمقامی سلێمانیش دەڵێت لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکێنراوە بۆ خەمڵاندنی زیانەکان و ئاشکراکردنی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە. کۆتا کەڵپەی ئاگرێکی 2 سەعات ئەگەر جیاوازی نەکردو لە نێوان ئاسن و پلاستیک و باغەدا چیکی بەردەست کەوتووە کردوێتی بە سوتمان. مەگەر باسەم لە نێو هەزاران پارچە پارچەیەکی ساغ بدۆزیتەوە. ئەمە پاژماوەی ئاگرەکەی بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانیە. ئەگەر زیاد لە 150 دوکانی بە تەواوەتی سوتاندووە و ڕەنجی چەند ساڵی خاوەنەکانیانی بەباداوە. هەرزێکی زۆری بازارم لەسەرە سی ساڵە بێ ئێمە لێرە کار و کەسابە دەکەین لە بسێ مناڵیەوە پیر بووینانی هەموو تەمەنمان هاتووە بەری ڕەنجەکەمان ئەمە بووە. سپاسی خواگەین ڕەنجەکەش ئەوتان بانێ بەسە خرمانی سوتاوە هاتوین. بەخوا ئێوارە 86 وەرەقەی بەغام لە بۆم داناوە کە ئەمڕۆ سەعات 12 بۆی نەقڵکەمەوە تا پارەکەش لە قاسەکەیان سوتاوە. ڕەشی نەو دوکانەکانی تەنیوە. بە جۆرێکدا ڕماون نازانی کامە دیوارە و کامە سەخفە و کامە ئەرزە. زۆربەی دوکاندارەکان تەواوی کاڵە و شمەکەکانیان سوتاوە. بە نمونە لەم دوکانە بای 7 ملیۆن دینار شمەکی تێدا بوو و خاوەنەکەی تەنها ئەم پارچەی بۆ ماوەتەوە. خايش ما مدرنا شو لغي أعمل بس أما ما مدرسو والله عشان سريع 1 مليون كبيت بس جهاز واشتغلنا جهاز ما نحب جهاز فحص كرني اشتغل جران بنوانا تبدا صلاة يجنيها فايقرا سهل قبل ما يا ربي یەکەمین کڵپەی ئاگرەکە لە نزیکی سەعات 6 بەرەبەیانەوە کەوتۆتەوە. لە حیم و شۆرتی کارەبا و گڕگرتنی غاز و پاچی ئەو هۆکارانن کە گومان دەکرێت سەرچاوی کەوتنەوەی ئاگرەکە بن. بەرگری شارستانی دەڵێت لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە بۆ گەڕان بە دوای قەباری زیان و سەرچاوەکانیدا. زیانی ژیانیمان نییە، زیانی مادی و هۆکاری ئاگرەکە ئیستا تیمەکان سەرقاڵیوە بزان هۆکارەکە چی بووە. شێوازی ئەم بازاڕە شەعبیانەش ئەو تەشەنەی ئاگرەکە بە خێراییەکە هۆکارەکەی ئەوەی کە دوکانی بچووکن هەمووی بە پلێت دروست کراوە، یعنی هیچ ڕێگرێنی لە بینیانە بۆ ئاگر گواستەوە. دوا بەدوێ ڕووداوەکە قایمقامی سلێمانی هاتە نێو بازاڕەکە. پاشگەڕانی بە نێو بازاڕەکە داوتی هەوڵی قەرەبووکردنەوەی زیانمەندانی بازار. ئینشاڵڵا کارەساتی وە دووبارە نابێتەوە لەم شارەیە و هەرچیشمان لە توانایە بێ بۆ قەرەبووکردنی ئەم خەڵکە کە ئێمە لەگەڵ ئێش و ئازارەکانیانان یعنی ئەو زیانی کە بەر ئەمان کەوتووە بەر هەمومان کەوتووە. یعنی ئێمە ئەگەر ڕێوشوێنەکانی سەلامەتی و سەیفتی جێبەجێ نەکەین لەم شوێنانەیە ئەگەری کەوتنەوەی ئاگر زۆرە. ئەم بازاڕە مێژووی هەیە لەگەڵ سووتاندا. ساڵی 1970 کە ئەو کاتێرە مەیدانی دارەکە بۆ بەرەبەیانی ڕۆژی هێنی ئەم بازاڕە لەلایەن حکوومەتی بەعسەوە دەسووتێنرێت و لەو کاتەوە نێوی مەیدانی دارەکە دەگۆڕێت بۆ دارەسوتاوەکە. کۆتا جاریش بەرەبەیانی ڕۆژی شەممە بازاڕەکە ئاگری گرت و زیاد لە 150 دوکان و بایی چەندین ملیۆن دۆلار کاڵا و شمەک
لە نێو بازاڕەکەدا بوونە خۆڵەمێش. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. باباسێک لە بەروبوومی بەهارە بکەین کە ئێستا لە نێو بازاڕەکانی شارەکانی هەرێمی کوردستان بە بەردەوامی بەروبوومی بەهارە دەبینرێت چکە وەرزەکەی هی کۆکردنەوەی بەروبوومی بەهارەیە کە زۆرینەی ئەو بەروبوومە بەهارانە بەروبوومێکی خۆڕسکن. جا بەروبوومی بەهارە لە هەر شارێک لە سنووری بڵین دەرەوەی شارەکە کۆ دەکرێتەوە دەێنرێتە بازار. هەندێک لە ژنانی بەتەمەند زیاتر ئەم کارە دەکەن. لە ئامێدی خراپی دۆخی ئەمنی لە ئەم ساڵدا وای کردووە خەڵکی و ناوچەیە بێبەش بن لەو بەروبوومی گیای بەهارەیە خود گژوگیای بارە. لە کاتێکدا ساڵانە دەیان تۆن لەو بەروبوومە دەچوە نێو بازاڕێ و سنوورە، بەڵام ئەم ساڵ ئەو بەرهەمە ناتوانرێت بەدەست بێنرێ و کۆ بکرێتەوە لەو شوێنانە چونکە ئەو شوێنانی بەروبوومی بەهارەیان تێدان ئێستا بوونەتە بنکەی سەربازی تورکیا. Di demekî daçiyên devera Amêdiyê pir bûn ji curên gil û giyayên buharî. Kulsalên beriya niha bibûne jê derê jiyana beşeka zûra hawlatiyan. Lêt ev sala da ji ber nearamiya evanciyayan xelek bêbehr bûye û êdî neşên qesta wan cihan bikin yên ew berhem ev dest ve dihat. Ev zênî kol hindova gunde Xwedê ev êkê pêşaj biz nekete Xwedê neşte zênîkê ser bixîn. Telqot tovîne. Mesela berpêma tang bî hot çemên me Xwedê me û sergeliyo dor û borê xwal ev çemekî hebîne xwîla me ne heza xwe em ne çûnewêr em ne şemçî. Çendîn curên gil û giyayê li devera Amêdiyê hene. Ji kevin da xelkê vêdeverê bi taybet li werzê buharê kom vedkir hem bû xarnaxo hem jî bû karê bazirganiyê. Curê giyayê xwarinê mesela mantaqên me hebûn û jiyana xelkî jî pitir servan bû lew xelek jî yê bêêş û elem û nexweşî jî bî çunkî ew newعê giyayê xwarin û hereket kir û geriyan filan bî mesela şîr û goştê heywanî xwar bes ew heywana ciyayê cerî ev newعê giyayê xwarin wekî tala tolozê wekî xelendûrê wekî طولکک و هد گوته طولترش او تینات بو درمان چید که سپیدا مال همیت خوار وکی شربت گوته بو درمانه بو مارکا و بو نزا چه دشتا یعنی درمان جی بون حقیقته چینکی خلکی چه ایش نزانین. دێنوکە دا بازار valaya jivan berheman ev taybet li Şêladizê ku her sal li vî demê salê çendîn corên gil û giyay el bazarî hebûn. Ciyayên devera Amêdiyê pirin ji gil û giyayê buharî. Lê ev sala xelek ji wî gil û giyay bêbahar bûye. Dildar Arif Kursat News Amêdiyê. هەر پێوەست بە بەروبوومی بەهارە هەرچەندە بەهۆیەوەی ماوەیەکی کورد لە نێو بازاردایە خەڵکێکی زۆر خواستیان لەسەر و بەروبوومانە زۆرە هەمان کاتیشدا بۆتە سەرچاوەیەکی دارایی لە وەرزی بەهاردا بۆ بەشێک لە هاوڵاتیان یارێمی کوردستان. ئێستا بازاڕی شێخەڵای هەولێر پڕ بووە لە گژوگیا بەهارەکان ئەگەرچی ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە گیابەهارەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر بووە، بەڵام بۆ ئەوەی ئەمە قەرەبوو بکرێتەوە لە بەشێکی شارەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە دەهێنرێتە بازاڕەکانی هەولێر و دەفرۆشری. هاوڵاتیانیش بە تایبەت کەسانی بەتەمەند خواستێکی زۆریان بۆ ئەو بەروبوومە بەهاریە هەیە، لەگەڵەوەشدا بەشێک لە ژنانی بەتەمەند کە خۆیان لە دەشتەکان بەدەستی خۆیان ئەم بەروبوومە کۆ دەکەنەوە دەیهێنن لە بازاردا ساغی دەکەنەوە. بازاڕی شێخەڵای هەولێرە پڕیەتی لە گژوگیای بەهاری و لەم وەرزە چەندین زۆرجیای بەهاری لەم بازاڕە دەفرۆشرێت. حاجی محەممەد نزیکەی 30 ساڵە لە سوچێکی ئەم بازاڕە کاسبکارە و سەرخاڵی فرۆشتنی جیابەهاریەکانە. لە کاتی پێگەیشتنیان زۆرینانی لادەست دەکەوێت باز لەوە دەکات ئەگەرچی بەهۆی کەمبارانیەوە بڕەکەی کەم بۆتەوە و نرخەکەشی گرانە بەڵام خواستێکی زۆری لەسەرا. ئەو ژیانە لە دۆری خانەقای هاتی هاتاوەرتە و کۆمتان لەوێندە ڕادێ لەوەر تێرادێ لە هەموو ڕادێ بارەکە هاتی ئەوەیان هەندرێشەیە ئەو لوشکە ئەوە سووریاس ئەوە پونگە ئەوە قورادەیە ئەوە تشۆکەیە ئەوە ئەسلێرکە هەمووی منتیقەی بارەکاتیە ئەمنەوە تەقریبا 30 سارە وشێک.
هاوڵاتیان بە تایبەت کەسانی بەتەمەن خواستێکی زۆریان بۆ ئەو جیابەهاریانە هەیە و خۆیان دەڵێن لەم وەرزە بۆ کڕینیان بە تایبەت بۆی دەستنە بازاڕی شێخەڵاو نرخەکەشی هەرچەند بێت ئامادەین بیکڕین. ئەو جیا بەهارانە هەمویان لەبن بەفرێشی نەبن لە منتیقەی کوردستانشی نەبی لا دەشتێشی نابی تێگەیشتی ئەوە لە زۆر باشە لە زەلام بە تەمەنەکان لە بۆ ماعیدەی یعنی جا هەیە بەشی و دەخورێ هەبرێم هەیە بە ماستاوی دەخورێ هەیە وەکو کەوەر و کەرە و زوشتیوە وەڵا گرانن وەڵا بە 4,000 دەستی و کەنگر بە 4,000 بە سێ و نیوە بەس باشیش نینە کەنگرەکانە و سار باران کەم بوو مەزبورمان کڕی گەشت و جیای بەهاری پیا دەبی ئەمە دەکرین لە بۆ خواردەمەنێکی زۆر باشە کەنگر و ڕێواس و ئەو بابەتەشتانە هەتا تۆرکەش بابەتێکی زۆر باشە و بەسوودا لە بۆ ماعیدەی باشە خاستە لە بۆ مەکابڕێک بە تەمە بووینە ئەوانە لە بۆمە زۆر باشە و خواردەمەندی بەهاریانە بەڕاستی زۆر ساش بەخۆش دەچینە چێوەکانی کوردستان یەکەی ئەمە دەچینە منتیقەی خۆشناوەتی لەوێن دەرێ گەشت و جیاش بە خۆمان دێنێ زۆر زار دەچێت. ئەو جیابەهاریانەی کە لە هەولێر دەفرۆشرێن بەشێکیان لە دەشتی هەولێر و بەشێکی دیکەیان لە گەرمیانی و ئاکرێ و سنووری پارێزگای سلێمانیەوە دەهێنرێنە هەولێر و لە بازاڕ ساخ دەکرێنەوە. ئەم ساڵیش بەوەی کەمی ڕێژەی بارانبارین جیابەهاریەکان بەراورد بە ساڵی ڕابردوو کەمتر بووە. گەیلان سابیر کورسات نیوز هەولێر. لە بەرەوبوومە بەهارەکان دوورەکەوینەوە باسێک لە بەهای دراوەکان زێر زی و واروها کریپتۆ و نەوت و غاستان بۆ دەکەم کە گۆڕانکاریەکان بەم جۆرن. سەبارەت بە نرخی دراوەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ بەشێک لە بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان و عێراق کراوە بوون بەڵام سبەینێ ڕۆژی یەکشەمە بە ڕسمی تەواوی بازاڕی دراو لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق دەکرێتەوە. ئەوەی ئەمڕۆ هەبوو نرخەکان بەم جۆرە لە کاتی داخستنی بازاردا جێگیر بوون. $100 بەرامبەرە بە 147,750 دینار. بەر لە جەژن تا ڕادێک بەهای دینار بەهێزتر بوو لەو بەهایی کە ئەمڕۆ بینیوێتی کە 147,750 دینار. سەبارەت بە بەهای پاوەند 100 پاوەندی بەڕیتانی بەرامبەرە بە 186,500 دینار. ئەگەر تەماشا بکەین 100 یۆرۆ بەرامبەرە بە 158,000 دیناری عێراقی. سەبارەت بە کێبڕکەی نێوان ئەم دراوانە دوایەوەی کە باجی گومرکی ڕاگەیەنرا لەلایەن دۆناڵد ترەمپەوە بەهای هەر یەک لە یۆرۆ و پاوەندی بەڕیتانی بەرامبەر بە دۆلار تا ڕادێک ئەدایەکی باشتریان هەبوو وەکو ئەبینین پێشتر بە 156,000 دینار بوو 100 یۆرۆ بەڵام ئێستا بینین کە بەرز بۆتەوە بۆ بە 158,000 دیناری عێراقی. سەبارەت بەم هاوکێشە بە شتێک ڕوونکەمەوە بۆی بەرچاوڕوونیتان نەبێت. لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە عێراق و هەرێمی کوردستان ڕاستەوخۆ یۆرۆ ناکرێتەوە بە دینار پاوەند ناکرێتەوە بە دینار بەڵکو دێن پاوەنەکەت بۆکەنەوە بە دۆلار دۆلارەکەت بۆکەنەوە بە دینار بۆیە هەر کاتی هەر گۆڕانکاریەک لە بەهای دۆلار بەرامبەر بە پاوەند و بەرامبەر بە یۆرۆ دروست بێتەوە وەختا دەبینین گۆڕانکاری لە ئەم دوو دراوە بەرامبەر بە دیناری عێراقیش دروستە بێت. سەبارەت بە تمەنی ئێرانی کە ڕۆژی باش چاوەڕێی ناکە داهاتوویەکی باشی نابێت بە گوێرەی ئەم فشارانەی کە تا ئەو پەڕی سزا بەسەر ئێراندا دەسەپێنەی ئەمریکاوەکەوەی ڕایگەیاندووە $100 بەرامبەرە بە 10,400,000 تمەن ئەمە نرخی حواڵەیە کە پێڵن نرخی حواڵە بۆ تاران. سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری بەرامبەرە بە 151,000 دیناری عێراقی. ئێستا دەچینە لای بەهای یاخود نرخی زێر و زیو لەگەڵ کریپتۆکەرنسیەکان. ئۆنسەیەک زێر دابەزی بۆ $3,047 بەڵام لە کاتی داخستنی بازار ئەم نرخەی نەبینی نرخێکی نزمتری بینی کە $3,037 بوو. سەبارەت بە کیلۆیەک زێر بە $3,037 بۆ یەک ئۆنسە کە دابەزینێکی زۆری بینیەوە لە دوای ڕاگەیاندنی باجی گومرکی بەسەر وڵاتاندا لەلایەن ترەمپەوە 1 کیلۆ زێر دابەزیوە بۆ $97,669. ئەگەرم نرخی ئۆنسە زیوە بکەینەوە بە نرخی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەبینین مسقالێک زێڕی عیار 21 دابەزیوە بۆ 635,000 دینار لە کاتێکە سەروی 650,000 دیناری بینی بەڵام ێستا نرخەکەی دابەزیوە. سەبارەت بە ئۆنسەیەک زیو دابەزینێکی گەورەی تۆمار کردووە لە نزیکی 6% باکەی لە دەستداوە یەک ئۆنسەی بەرامبەرە بە $29.62. سەبارەت بە زێر
ئەم دابەزینە پێشبینیەکان بۆ ئەوەن کە دابەزینێکی کاتیە بێ هاتنە دواوەیەکی کاتیە بێت و لە دوورمەودادا لە کۆتاییەکانی ئەم ساڵدا نرخی زێر بەرزبوونەوەی گەورەتر لەوەی کە پێشتر ئاستی پێوانی تۆمار کردبوو بەخۆیەوە دەبینێت سەبارەت بە بیتکۆین و ئیسریۆم کە دوو گەورە دراوی کریپتۆن بیتکۆین بەرز بۆتەوە بەرزبوونەوەیکی کەم کە شایانی باز نییە بەڵام هێماکەی سەوز بووە بەرامبەرە بە 82,760 دلار یەک ئیسریۆم یەک دراوی ئیسریۆمیش بەرامبەرە بە 1,791 دلار کە دەبینین دوێنێ دابەزینیان تۆمار کردو بەڵام ئەمڕۆ هێماکانیان سەوز بۆ ڕێژەیەکی کەم بەرزبوونەوەیان تۆمار کردووە سەبارەت بە نرخی وزە یاخود نەوت و غاز سەبارەت بە نرخی نەوت و غاز لە بازارەکانی جیهان لە کاتی داخستنی بازار کەی دادەخرێ بازاری جیهانی درنگانێکی شەوی ڕابردوو داخرا ڕۆژی دووشەمە یاخود درنگانێکی شەوی دووشەمە یەکشەم لەسەر دووشەم جارێکی تر بازار دەکرێتەوە بەڵام ئەوی داخراوە لە کاتی داخستنا نەوتی برێن 65 دلار و 58 سنتی تۆمار کرد کە ئەمە نزمترین ئاستە لە ساڵی 2021ەوە بەخۆی و بینوێتی واتە لە ماوەی 4 ساڵە کە ئەمەش دابەزینێکی گەورەی ئەگەر بەرزترین ئاستی لە چەند ڕۆژی ڕابردوو وەرگرین تاوەکو نزمترین ئاسیە بینین لە ماوەی 24 سعات نزیکی 10% باکەی لە دەستداوە سەبارەت بە گرێبەستی تێکساس ڕۆژاوی تێکساس کە گرێبەستێکی ئەمریکیەک بەرمیلی بەرامبەرە بە 61 دلار و 99 سنت غازی سروشتی 1 ملیۆنیەکەی گەرمۆکەی بەرامبەرە بە 3 دلار و 83 سنت هەر سێکیان سوور هەڵگەڕاون ئەگەر تەماشایەکی تەواوی بازارەکانی جیهان بکەی بەم پێنوێنە سەرێکیانە و هەروەها ئەوانی دیکەش کە بەهای پشکەکان و پێنوێنەکان کە دواتر من کاردانەوەکانی بازاڕیشتان بۆ ڕوون دەکەمەوە دەبینین ئەو سیاسەتەی ترەمپ دەستی یاوەتێ تەواوی پێنوێن و بەهای پشکەکانی سوور هەڵگەڕاندۆ و نادڵنیایەکی گەورە لە بازار دروست بووە کە دواتر میوانیشمە بێ گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین بەر لەوەی بچمە لای پرسەکانی پەیوەست بە کاردانەوەکانی بازار دەچمە لای پرسێک سەبارەت بە دیناری عێراقی مەزەر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی سەرۆگۆزیرانی عێراق ئەمڕۆ ڕایگەیان کە تەنها 13% ئەو دینارەی لە عێراقدا هەن لە سیستمی بانکیدان و ئەوی تری لە دەرەوەی سیستمەکەی و لە دەستی خەڵکدایە ئەو ڕاوێژکاری سەرۆگۆزیرانی عێراق ئەوەشی خستۆتە ڕوو هەنگاوەکانی چالاکردنی بازرگانی ئەلکترۆنی لە عێراق ئەرێنین پلانیان هەیە کە پارەی خەوتووی ماڵەکان ببەستنەوە بە سیستمی بانکیۆ و لە ماڵەکان دەریبێنن مەزەر محەممەد ساڵح ناشی شارێتەوە کە هێشتنەوەی پارە لە ماڵەکان و نەسپاردنی بە بانکەکان ئاڵنگاریکی گەورەیە بۆ دارایی عێراق تۆزێک لەسرم پرسە دەمێنینەوە پێتانڵم چەند بانک لە عێراقدا هەن و هەروەها چەند هەژماری بانکی هەن چەند کارتی بانکی بەکاردێن لە عێراقدا کە ژمارەکان پێمان دەڵێن ئەم ژمارانە سەرجەمیان داتای ڕسمین و هەروەها بانکی ناوەندی بڵاوی کردوونەتەوە دیناری عێراقی ئەوەی کە ئەو داتایی خراوەتە ڕوو بە شێوازی با بڵێنەوەی کە پێڵن نەختینەی دراوی دیناری عێراقی لە عێراقدا 109 تریلیۆن دینار لە عێراقدا هەن کە چاپ کراوە و لە بازارەکاندایە بەڵام ئەوەی کە لە دەرەوەی سیستمی بانکی لە ماڵەکاندا هەن ئەوەیە کە 95 تریلیۆن دینار لە ماڵەکاندا هەن و یاخود با بڵێن لە دەستی خەڵکدایە و نەچۆتە نێو سیستمی بانکیەوە ئەوەی کە لە سیستمی بانکیدایە تەنها 14 تریلیۆن دینار لە سیستمی بانکیدایە و مشارەکەی یاخود بەشداری لە سیستمی بانکیدا پێکراوە و ئاڵوگۆڕی پێوە دەکرێت ئەگەر سەیری ڕێژەکە بکەین دەبینین زۆرترینی دیناری عێراقی نەختینەی عێراقی لە نێو بازاردایە و لە دەستی خەڵکدایە خەڵک متمانەی نییە بە بانکەکانی بسپێردێ لە کاتێکدا 13% ئەو پارەیە لە بانکەکاندایە و 87% دیناری عێراقی دەبینین کە لە بازاردایە و نەچۆتە ناو سیستمی بانکیەوە واتە ڕێگە کلاسیکی و تەقلیدەکەی خۆی جێبەجێ دەکا نەک بیخاتە نێو سیستمی بانکی لە نێو کووردا شتێک هەیە بۆ ئەم بابەتاڵێ هەشت بێ و لە مش بێ نەگنۆ بێ و نەبێ تا ڕادەیەک تا ئێستا لە عێراق وەرەمی کوردستانیش خەڵک پێی خۆشە پارەکەی لە نێو دەستی خۆیان بێت نەوەک بیخاتە سیستمێکەوە یاخود بیخاتە بانکەوە بۆ ئەوەی چارەنووسی نادیار بێت داتاکان چیترمان پێڵە نەگەر هاوڕێیانم
سەبارەت بە دامەزراوە بانکیەکان لە عێراقدا دەبینین 89 دامەزراوەی بانکی هەن لەو بانکانە بەم جۆرە دابش بوون. نوێنەرایەتی بانکە بیانیەکان سێ نوێنەرایەتی بانکە بیانیەکانمان هەن بازرگانی و ئیسلامی واتە ئەو بانکانی کە وەکو بازرگانی بانکی بازرگانی واروەها وەکو بانکی ئیسلامی لە نێو عێراقدا لقیان هەن 17 بانکی بیانی لقیان لە نێو عێراقدا هەن. لقی دەرەوە ئەم لقی دەرەوەیە بۆ چییە؟ بۆ ئەو بانکانەیە کە لە عێراقدا هەن و عێراقین و بانکی محلین بانکی ناوخۆین شەشیان لقیان لە دەرەوە هەیە. جا ئەوانەی کە لە عێراقدا هەن و عێراقین بەم جۆرن. بانکە ئیسلامیەکان زۆرترین ڕێژەیانەیە کە وەکو بانکێکی ئیسلامی تۆمار کراون 31 بانکی ئیسلامی عێراقی هەن کە لە ناوخۆی عێراقدا تۆمار کراون. بانکی بازرگانی کەمترە لە بانکە ئیسلامیەکان 24 بانکی بازرگانی لە نێو عێراقدا تۆمار کراون. سەبارەت بە بانکە حکومیەکانیش کە کاروباری حکومی لە تەواوی سێکتەرەکانە جێبەجێەکەن 8 بانکی حکومی لە نێو عێراقدا هەن و وەکو بانکی حکومی تۆمار کراون. سەرجەمەم بانکانە لە نێو سیستمەکانی بانکی ناوەندی عێراقدا تۆمار کراون واروەها مۆڵەتیان لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە پێدراوە. سەبارەت بە هەژماری بانکی لە عێراق تاوەکو کۆتایی ساڵی 2024 14 ملیۆن هەژماری بانکی لە عێراق کراونەتەوە کە ئەمە وەکو ڕێژەیەکی باش و بەرزبوونەوەیکی باشی بەخۆی بینیوە ئاماژەی بۆ دەکرێت. کارتی بانکیش 20 ملیۆن کارتی بانکی لە عێراقدا هەن و چالاکن وەکو ئەوەی کە ڕاوێژکاری دارایی سەرۆگۆزیرانی عێراق وتوێتی. سەبارەت بە فەرمانبەران و موچەخۆرانی حکومی تا چەند متمانەیان بە کەرتی بانکی هەیە یاسای بودجەی گشتی عێراق کە بۆ 3 ساڵ دانرا تایدا ئاماژە بۆ کراوەکە 9 ملیۆن فەرمانبەر موچەکانیان دەخەنە سەر هەژماری بانکی کە ئەمە لە چوارچێوەی ڕەنگە سیستمی تەوتینە سیستمیان بۆ کراوە و هەژماریان بۆ کراوەتەوە و متمانیانێ پارەکانیان بچێتە سەر هەژماری بانکی. لە دیناری عێراقی و سیستمی بانکی عێراقی دوورەکەوینەوە دەچینە لای کاردانەوەکانی سەپاندنی باجی گومرکی لەلایەن ترەمپەوە بەسەر ژمارە وڵاتە کە کاردانەوەی گەورە هەن بازارەکانی جیهان زیانی گەورەیان بەرکەوتەوە بەڵام زیانەکان بۆ ئەمریکا دەبینین کە گەورەترینن. ئەمڕۆ کەمترین باجی گومرگی ترەمپ کە 10% بوو چوە بواری جێبەجێکردنەوە و بڕیاریشە باجەکانی دیکەش لە نوێی ئەم مانگەوە جێبەجێ بکرێن. لە 3 ڕۆژی ڕابردوودا بازاڕە دارایەکان بە دۆخێکی زۆر خراپدا تێپەڕین و گەورەترین زەرمەندی ئەم بڕیارانەش بازاری پشکەکانی ئەمریکا بوون. ترەمپ لەبارەی کاردانەوەکانی بازار ئاماژەی بۆەوە کردووە هەرگیز گۆڕانکاری لە سیاسەتی خۆیدا ناکات و ئەو دۆخە کاتی دەبێت دواتر گەشانەوە ڕوو لە بازاڕەکانی ئەمریکادا دەکات. لەسەرم پرسامێنمەوە هەندێک داتاتان پێ دەڵم دواتر لەگەڵ میوانەکەمدا شیکارەیەکی تەواوی بڕیارەکانی ترەمپ دەکەین و کاریگەریەکانی لەسەر جیهان و لەسەر ئەمریکا و لەسەر عێراقیش. سەبارەت بە داتاکانی پەیوەست بە بڕیارەکانی ترەمپ بەم جۆرە ئەوەی کە ترەمپ ئاماژەی پێوە کردووە سەرەتا چمە لای وتەیەکی ترەمپ خۆی ئەڵێ باجەکان باجی گومرکی کە دەیسەپێنێت 6 تریلیۆن دۆلار بۆ ئەمریکا دەهێنێت ساڵانە. جا با ئەمە ئێستا بیخێنە ڕووبزان چەندێ زەرەری کردووە. ئەوەی هەیە لە بازاری پشکەکانی ئەمریکا لە ماوەی یەک ڕۆژدا 3 تریلیۆن و 250 میلیارد دۆلار زیان بە بازاری پشکەکانی ئەمریکا گەیشت. لە ماوەی 2 ڕۆژدا زیاتر لە 5 تریلیۆن دۆلار زیان بە بازاری پشکەکانی ئەمریکا گەیشت. ئەمە هێشتا بڕیارەکە بە تەواوی جێبەجێ نەکراوە. ئەگەر لێکدانەوەیکی ژمارەی شیکاریەکی ژماری بۆ ئەمە بکەین دەبینین کە نەکەوە ئامانجی خۆی نەپێکاوە یاخود نایپێکێ دەبینین زیانێکی گەورەی بە ئابووری و بازاری پشکەکانی ئەمریکا گەیاندووە. 11 تریلیۆن دۆلار زیانی بازاری پشکەکانی ئەمریکا بووە لە مانگی دوی ئەم ساڵەوە کە پرسی سەپاندنی باجی گومرکی زیاتر گەرم بووە لەلایەن دۆناڵد ترەمپۆ. دواتر هەندێک داتای تر هەیە بۆتان دەخەمە ڕوو سەبارەت بە دابەزینی بەهای پشکەکە. ئەم کۆمپانیانە کۆمپانیای سەرەکی ئەمریکین کە پێیان دەڵێن حوت کۆمپانیا زەبەلاحەکەی ئەمریکا کە کۆمپانیای ئەپڵ سەرمەشق یاخود پشکی شێری بەرکەوتووە لە زیانەکان کە 7.29% بەهای پشکەکانی دابەزیوە. کۆمپانیای ئەپڵ بەهای بازاڕێکەی 2.8 تریلیۆن زیاترە کۆمپانیایکی زەبەلاحی ئەمریکیە بەڵام
زیانی گەورەی بەرکەوتو لە 24 کاتژمێری یەکەمدا سەعاتی یەکەمدا زیاتر لە 250 میلیارد دلار زیان بەر کۆمپانیای ئەپڵ کەوت. سەبارەت بە کۆمپانیای ئەنڤیدیا دەبینین 7.36% بەهای پشکەکانی دابەزیەوە. ئەم ڕێژانە بە ڕێژە ڕەنگە ژماری بچووکن، بەس کاتێک لە بەهای بازاڕەکەیان دێتە خوارەوە دەبینین ژماری گەورەیە بە ملیاران دۆلارن. سەبارەت بە کۆمپانیای مایکرۆسۆفت 3.56% بەهاکەی دابەزیەوە. هەر یەک لە ئەپڵ و ئەنڤیدیا و مایکرۆسۆفت لە سەروی 2 تریلیۆن دۆلارەوەی بەهای بازاڕیان لە کاتی داخستنی بازاڕەکان لە درنگانێکی شێوی ڕابردوو. سەبارەت بە ئامازۆن 4.15% بەهای پشکەکانی دابەزیوە. سەبارەت بە تێسلا 10.42% دابەزیوە. مێتاش زیانێکی گەورەی بەرکەوتووە 5% بەهای پشکەکانی دابەزیوە. وهروەها کۆمپانیای گوگڵیش 3.2% بەهای پشکەکانی دابەزیوە. ئەم دابەزینی بەهای ئەم پشکانە کاریگەری گەورەی کردوتە سەر ملیاردێرەکانی جیهانی هەرێکێکیان کە خاوەنی ئەم کۆمپانیانن سامانەکانیان بە شێوازێکی گەورە دابەزینی بەخۆیەوە بینیوە. پێنوێنەکانی ئەمریکا سەرەکیترین سێ پێنوێنەکان ئەمەمان پێڵێ. داو جۆنس کە 30 کۆمپانیا لەخۆ دەگرێت 5.74% پێنوێنەکەی دابەزیوە سوور هەڵگەڕاوە کە ڕێژەیەکی زۆرە و ئەمەش بە هەمان شێوە زیانێکی گەورەیە کە بە ملیاران دلار دەخەمڵێنرێت. S&P 500 کە 500 کۆمپانیای ئەمریکی لەخۆ دەگرێت پێنوێنە بۆ پیشاندانی 500 کۆمپانیا 6.8% بەهاکەی دابەزیوە پێنوێنەکەی دابەزیوە. نازداکیش کە 100 کۆمپانیا لەخۆ دەگرێت 6.30% دابەزیوە. VIX کە با بڵین قەلەقی و نادڵنیایی بازاڕە بۆ 40 پوینت بەرز بۆتەوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆری بەرزبوونەوەیە کەواتە نادڵنیایی گەورە ڕووی لە بازاڕەکان کردووە. سەبارەت بە ئەم پیاوە هەر کاتێک دەردەکەوێت گۆڕانکاری لە بازاڕە جیهانەکانە ڕۆدا. جیرۆم پاوڵ سەرۆکی فیدراڵی ئەمریکایە پێمان دەڵێ کە کۆتەکانی قسەکانی پێمان دەڵێ کە ناڕازیە لەم سیاسەتی ئەمریکا بە جۆرێکە دەڵێ ئەگەری توشبوون بە داکشان بەرز بۆ تۆ لە ئەمریکادا واروها دووچاری بەرزبوونەوەی بێکاری و هەڵاوسان دەبینەوە دڵنیایی لەسەر ئەمەداوە کە ئەمە دۆخێکی خراپە بۆ ئەمریکا دەژڵێ لە چارەکەکانی داهاتوودا دۆخەکان یاخود نرخەکان بە دۆخەکە بە جۆرێک لێدێن نرخەکان بەرز دەبنەوە لە ئەمریکا و ئەمانە هیچیان ئاماژەی خێر نابن بۆ ئابووری ئەمریکا. ئەمانە پێویستی بە ئەوەیە شرۆڤەیەکی گەرم و گوڕی بکەین کە من لە نێو ستۆدیۆدا بەڕێز کاک محەممەد حسێنم لەگەڵایە شرۆڤەکاری ئابووری. کاک محەممەد بەخێربی سەرچاوم شرۆڤەیەکی باشیان بابەتا بێ بکەین لە خزمەتانە ئابووری دنیا تێکداوە. ئەکید بەو پرسیارە دەست پێکەم ئەکرێت پیاوێک ئاوها لە ئابووری جیهان بکە و وڵاتەکەی خۆشی وڵا کردی ئەمە واقعەکە ینی ئەیبینین ئێسێمە لەگەڵ دەرەنجامەکانیان تەعاملەکەین یعنی ئەوەی کە ڕوونە ئەم دەرەنجامانەی ئێستا چاوەڕوانکراو بوو هیچ شتێکی غەریب و عەجیب لە ئارادا نییە و بۆ ترامپ و بەرپرسانی ئیدارەکەشی چاوەڕوانکراو بوو تا دوێنێ ئێوارە من ئەوم بینی جەیدی ڤانس جێگرەکەی ئەڵێ باشە ئەمە مشکیلانە هەیە ئێمە ئەزانین و هیچ حلێکیش نییە لە ئاستی کورد مەودا بتوانین چارەسەری ئەم مشکیلانە ئەم داڕوخانەی بەهای بازاڕی پشکەکان و ئەمانە بکەین بەڵام لە ئاستی دوورمەودا ئەم مەسەلە خۆی بۆ خۆی بازار خۆی ڕێکە کاتۆ و ئەم مشکیلانش خۆی بۆ خۆی چارەسەر کاتی بزەبت ئەمەیە کە ئەوان ئەڵێن ئەمە ئازارێکی کورتمەودایە بۆ بردنەوە یا با بڵێن سەرکەوتنێکی دوورمەودا. تۆ وەکو شرۆڤەکارێکی ئابووری خوێندنەوە چی باشە کورتمەودایە و ئازارێکی کاتیە یان نەخێر شوێنواری ئەم ئازارە هەرەمێنێت. سێرکە ئەمەی ترامپ و ئیدارەکەی ترامپ ئەیکەن سەرتاپا هەڵگەڕانەوە یان ئاوەژووکردنەوەی ئەو شتەیە کە پێوترێت سیستەمی بازرگانی جیهانی یا ئەوەی کە پێوتێت سیستەمی ئابووری بازاڕی ئازاد لە 56 ساڵی ڕابردووە بە سەرکردایەتی ئەمریکا و ئیدارە جیاوازەکانی ئەمریکا و هەموو جیهان پێکەوە کاریان لەسەر ئەوە کردووە بە بربەست و ئاستەنگەکانی بەردەم ئاڵوگۆڕی بازرگانی کەم بکەنەوە لەژێر سایەی ئەوەی کە پێوترێ ڕێکخراوی بازرگانی جیهانی هەمووان وڵاتان دەرگاکانیان ئاوەڵاو بکەن بۆ ئەوەی گەشەی ئابووری بەدی بێنن لە ڕێگای ئاڵوگۆڕی بازرگانیەوە. لەم سیستەما ئەمریکیەکان تۆزێک با بڵێن دەستکراوەتر بوون
دڵفراوانتر بوون تا حدێک ئەویان قبوڵە کرد هەندێک لە دۆست و هاوپەیمانەکانیان شتێک با بڵێن گومرگ بسەپێنێتە سەر بەرهەمە ئەمریکیەکانە لە بەرامبەر ئەمان وەڵامیان نەئەدان و قبوڵیانە کرد وەک یارمەتیەک با باسی و سیاقە بکەین بۆچی گەیشتونێتە ئێرە. ئەمریکیەکان لە 56 ساڵی ڕابردووە قبوڵیانە کرد کە تەرازوی بازرگانیان ناهاوسنگ بێ بەرامبەر هەموو وڵاتانی دنیا وڵاتە هاوپەیمانەکانیشیان. یەک ئەنوویست یارمەتی وڵاتە هەژارەکان بن بە تایبەتی هاوپەیمانەکانیان گەشەی ئابووری بەدی بێن بۆ نمونە خوانە بە تاوانبارە زانی بەرامبەر گەلی ڤێتنام ئاسایی بوو بەلایەن وەگەر ڤێتنامیەکان با بڵێن گومرگ کاڵای ئەمریکی بکەن ئەمان وەڵامیان نێدان و قبوڵیانە کرد. هاوکات بە مەبەست و یارمەتی هەموو دۆستەکانی خۆیانانەدا وەکو کۆریا وەکو مالیزیا سنگاپور ئەوانەی کە پێناڵێن پڵنگەکانی ئاسیا وڵاتانی تر لە ئەوروپا بە تایبەتی دوای شەڕی جیهانی دووەم کاولبوونی ئەوروپا و پرۆژەی مارشاڵات و ئەمانە یعنی بە مەبەست و ئەمریکیەکان یارمەتی دنیایانەدا بۆی گەشەی ئابووری بەدەستبێنن ئەگەر چی ئاسایش بوو بەلایەنەوە کە تەرازوی بازرگانیان ناهاوسنگ بێ. ناوسنگ بۆ معنایەی ئەو وڵاتانەی تر شتیان زۆرتر ئەفرۆشت بە ئەمریکا بەراورد بە و بڕێ کە لە ئەمریکایانە کڕی. یعنی ئەم دۆخەیان قبول بوو لەبەر ئەوەی ئەیشانتوانی تەحملی بکەن یەک لەبەر ئەوەی حەجمی ئابووری ئەمریکا گەورەتر بوو لە هەموو دنیا. ئەمریکەکان خۆیان تێگەیشتێکیانە بۆیان ئێمە مادام دەوڵەمەندترین لە دنیا ئاساییە پارەی زیاتر خەرجەکەین لە دنیا. بۆ تەبیعیە با تەرازوی بازرگانی ناهاوسنگ بێ ئێمە خاوەنی دۆلارین دۆلار با بڵێن گەورەترین ئابووری جیهانمان هەیە. ئێستا لە وردە ئەم واقعات تا حدێک گۆڕاوە بە تایبەتی چینیەکان و هەندێک وڵاتی دیکەش لە ڕێگای یاریکردن بە بەهای پارەکەی خۆیانەوە ئستغلالی ئەم مووقفەی ئەمریکیەکانیان کرد لەسەر حسابی ئەم مووقفە بڕێکی زۆر دەستکەوتیان چینیوە بڕێکی زۆر با بڵێن قەڵەمبازیاندا بە ئابوووریەکەی خۆیان. ئێستا ئەمریکیەکان هەست بە هەڕەشەی چینە مەترسی چینەکانەکەن و لە ناوخۆی ئەمریکاشە ئەو دیاردەی کە پێی ئەڵێن گلۆبالیزیشن بەجیهانیکردن کۆمەڵە مشکیلەی گەورەی دروست کرد. یەکێک لەو مشکیلانەی کە دروستی کردووە ئەوەیە ئەو پرۆژە پیشە سازیانەی کە دەستی کاری زۆری پێویستە وەکو پیشە سازی ئۆتۆمۆبیل و پیشە سازی جلوبەرگ و پیشە سازی ستیل و ئەو پیشە سازیانێکی دیکەش کە باو لە پیشە سازی قورسەکان بڕێکی زۆریان ئەمریکا و وڵاتە گەشە کردوەکانی تریشار هەمان کێشان هەیە جیان هێشت بۆ ئەو وڵاتانەی ڕۆشتن بۆ وڵاتانی کە دەستی کارتیایە هەرزانە وەکو چین و بزەبێت. یعنی بۆ نمونە ئەپڵەکەی تۆ ئەو مۆبایلی ئەپڵی ئایفۆنی بەدەست تۆیە بەرهەمێکی ئەمریکیە هیچ کۆمپانیایەکی ئەمریکیە بەڵام لە چین دروست کراوە کرێکارێکی چینی دروستێکرێ لە نەتیجا بڕێکی زۆری ئەو دەستکەوتانی کە ئەکرێم کۆمپانیا هەیبێ ئێستا بۆ چینە نەک بۆ ئەمریکا. ئەمە دۆخێکی دروست کردو بڕێکی زۆر خەڵ لە ئەمریکا هەژار کەوتون بێکار کەوتون برسی کەوتون و ئەناڵێن بەدەست قورسایەکانی ژیانەوە. ترامپ کاردانەوەی ئەمەیە دەستی بەمە بەرهەمی ئەمەیە بەڵام ترامپ هاتووە ئەڵێ من ئەمە چارەسەرەکەم ئەڵێ پیشە سازەکان ئەگەڕێنەوە بۆ ئەمریکا تێگەیشتێکی لەلا دروست بووە کە ئەم تێگەیشتە ئەو پێی وایە لە ڕێگەی ئەم گومرک و ئەمانەوە پیشە سازیەکانی ئەمریکا خۆی ئەوانەی کە ئۆرجیناڵی ئەمریکین ئەنگەڕێنێتەوە بۆ ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بنکەی بەرهەمێنان هەموو ئەگەڕێنەوە بۆ ئێرە و ئەو کۆمپانیانەی دیکەش بۆ وەکو کۆمپانیای نیسان بڕێکی زۆری سیارەکانی یا توێتا لە ئەمریکا ئەفرۆشێ ئەم کۆمپانیانەش ناچارەکە بنکەکانی ئینتاژیان بەرن بۆ ئەمریکا هەواڵێکی واشە بوو ئەمڕۆ. باشە ترامپی وایە لە ڕێگای ئەم گومرک سەپاندنەوە ئەمە ئەکا ئەمە ڕەنگە بکرێ بەشێکی ئەکرێت و ئەمە با بڵێن شتێک یارمەتی جوڵەیەک دروستەکە لە بازاری کاری ئەمریکا. بەڵام ئەمە بە چ کۆستێک بە چ تێچوویەک بۆ ئەوەی ئەمە بەریتۆ چی ئەبەخشی چی ئەدۆڕێنی ئەمە پرسیارەکە قوربانەکە زۆر گەورەترە لەو دەستکەوتی ئەکرێت چران بیچنێتەوە لەمە. من لە راپۆرتەکەی تۆ شتێکی زۆر سەرنجڕاکێشم بینی. تەوەقعی ترامپ ئەوەیە لە گومرک و ئەم شەڕە بازرگانی دەستی پێکردووە 6 میلیارد 6 تریلیۆن دۆلاری دەستکەوێت چەنە دۆڕێنێ هەر راپۆرتەکەی تو جوابی ئەوەشی داوە لەم دوو مانگەدا بەتایبەت لەم دوو مانگەش حساب بکەین زیاد لە 11 تریلیۆنی زۆر بازاری پشکەکان لە سێری ئەم ڕقەمانە خۆی بۆ خۆی ئەدوێ ینی ئێمە پێویست ناکایتر هیچ تەحلیلی بکەین تۆ بۆ ینی کەسێکی عاقڵ بۆی 6 تریلیۆن بەرێتەوە 11 تریلیۆنە دۆڕ ئابووری و بازرگانی نییە بەڵێ ئەکید ئەمە قسەی خۆم پەشیمان و تازە میشم کردووە ئەگەنا خۆزیانەکانی گەورە نەبین بزەبت مشکلە ئەوەیە هەر ترامپ نییە بڕێکی زۆر ئەو ئابووری ناسانی کە پێیان ئەڵێن هێترۆجێنس ئیکۆنۆمیست ئەوانی کە با بڵێن عەکسی هەموو
قوتابخانەکانی زانستی ئابوووریەکان بیرەکەنەوە لەگەڵیان تیم و ئیدارەکەی خۆی لەگەڵە ئەو خەڵکە هەژار و داما و برسیانەی ناو ئەمریکاش کە دەنگیاندا بۆ ترامپ بە کۆمەڵە مژدە و بەڵێنی خەیاڵی وهاتووە تا ئیسە ئیمانیان بەوەیە کە ترامپ ئەتوانێ ئیش و کار و بزنس و بازرگانی بگەڕێنێتەوە بۆ ئەمریکا ئەوان لە سایە ئەمە پێکەوە هەمویان بە باشی بژین و دەوڵەمەند بنوکۆی خۆی ترامپ ئەڵێ بەڵام ئایا ئەمە ڕووەدا ئەمە لە ڕاستیا گرێوێکی زۆر قورسە زۆر بە بەسیتی یعنیەگە شتەکە با بڵێن بخێنێ ناو سیاقێکی گەورەترۆ ئێستا با بڵێن دوو تێگەیشتن هەیە بۆ ئەمە تێگەیشتێکیان هی ئەو خەڵکانەیە کە ڕۆشتون لە زانکۆکانە ئابوووریان خوێندووە ئەوەی کە هەمان ئەو تێگەیشتنەیە کە بانکی جیهانی و IMF و ئەمانە هەیەە تاپان هەموو دنیا ئەوانەی کە بە پێی زانستە ئابوووریەکان بیر ئەکەنەوە بڕواان وایە ئەمەی ترامپیکە شێتیە هیچ معنایەکی نییە ئەو پەڕی گەمژەیە و ئەمە ڕێبات تا لوتی ئەدا لە دیوارەکە لە هەیە زۆر ئەیبیستین لەم چەند مانگەیە کە ترەم دەستی داوەتە ئەمە باز لە جەنگی جیهانی بازرگانی ئەکرێ ئەمەی ئێستا ئەتوانی ناوی بنین جەنگی جیهانی بازرگانی یاشتانە چونێتە ناو خۆی ئەمە جەنگی بازرگانیە بالفعل بەڵام وا چاوەڕێکرێ بلۆکە ئابوووریەکانی دیکە وڵاتانی تر بە جەنگ وەری نەگرن بۆ خۆیان بۆ چارەسەرێک بگەڕێن لە دەرەوەی ئەمریکا و تەبان ئەکی لەسەر حسابی ئەمریکای تر ئەو زلهێزە نابێت کە ڕۆڵی ئەبێ لە ڕنگڕێژکردنی سیاست و بازرگانی و ئابووری دنیا زۆر کەس بڕای وایە حالیان لە دەستی داوە ئێستا ئەمریکا بەرەوە چێ بێتە وڵاتێکی گۆشەگیری کەنارکەوتووی یاخی لە سیستەمی بازرگانی و ئابووری جیهانی ئەمەش کارەساتێکی گەورەیە بۆ چونکە حجمی ئابووری ئەمریکا زۆر گەورەیە نزیکەی 28 تریلیۆن دلارە لە کۆی GDPەکەی 28 تریلیۆنە لە کۆی 114 تریلیۆنی لە کاتێکا دووەم گەورە ئابووری گیان کە چاینایە جیاوازێکی زۆریانەیە بەڵێ قەباری ئابووری ڕاستە بۆیە مشکیلەکە ئەوەیە کە تۆ ئەم بلۆکە گەورە ئابووریە تووشی نەخۆشی و مشکلەیەکی وابێ ئەکیید ڕنگدانەوە و کاریگەری ئەبێ لەسەر هەموو دنیاانی مشکلەکە ئەوەیە لە ماوەی 24 کاتژمێرە کە لیستەکەی گرتە دەستێەوە و ڕایگەیان من ئاواکەم بینیمان دۆلار بەرامبەر بە 10 دراوی ڕکابەری خۆی ئیندێکسەکەی دابەسی داهاتووی دۆلار بەهۆی ئەم سیاسەتەی ترامپەوە داهاتوویەکی ڕەش نابێت کەس نازانێت داهاتووی دۆلار چۆن ئەبێت چونکە هێشتا کە چاوەڕوانیەکەیە با بڵێن ڕەنگە ئەمە ئەوە بێکە پێڵێن ئەمریکەکان خۆیان پێڵێن wishful thinking هێشتا هیوایەکی بچووکەیە بۆ ئەوەی کە ترامپ ئەکەوێتە مفاوزات و لەگەڵ ئەم وڵاتانە یەک بە یەک بۆ نمونە لەگەڵ چاینا ئەم 134 و 134 و 127 و ئەمانە فەرز نەکا بە سەفقات کەمی کات و بگەنە ڕێکەوتنیە کە لانی کەم لەگەڵ ئەو بازرگانی سەرەکیەکانی هاو بەشە بازرگانی سەرەکیەکانی ئەمریکا وەکو یەکێتی ئەوروپا ترامپ لە دەستی دێت ترامپ وەکو هەر سەرکردێکی تری پۆپۆلیست دائیمەن پامێکی هەیە بۆ خەڵک ئێوە وای بە خەڵک نیشاندا قسەی ئەوڵ و ئاخرە ئەو بەهێزترینە ئەو باشترینە ئەو لە خەمی هەمووانە و دڵسۆزی هەمووانە بەڵام لە ژێر و ئامادەیە هەر یاریەک بکە کە لانی کەمی ئابڕووی بۆ بگەڕێنەوە لانی کەمی با بڵێن لە ڕوخان دووری خاتەوە و زیانەکانی کەم کاتەوە و مایشە تۆ با بزانین لە تەبەن ئێستا کاردانەوەکان تابێ گەورە لە ناو ئەوەی وۆڵ ستریت لە ناو خاوەنی بزنس و کۆمپانیەکانی ئەمریکا لە ناو بازاڕەکانی ئەمریکا و ئەو ئێستا حالیان ئەوە دەستی پێکردو هەنێ بزنس و بازرگانی خەریکندایەخەن کرێکاریان بۆ نیوەکەم کردوەوە ڕەنگە هەر هەمووی داخن چونکە کێشەکە وردە و دەست پێکە ئایا ترامپ هەروە بەم کە لە ڕقی ئەمێنێتەوە هیوایەکەیە کە ئەڵێ ترامپ مادام لە ناو خۆی لە ناو بزنس و بازاڕەوە هاتووە ڕەنگە زوو تێبگە بۆ یەکێک نییە وەکو ئەردۆغان و سەدام حسێن کە هەتا لوتی نەدا لە دیوارەکە تێناگا لە شتەکان ڕەنگە ئەم زووتر تێبگا خۆی مەسلحەتی هەیە خۆی کۆمپانیایەکی وەکو کۆمپانیای ئەپڵ ئەگەر ئێمە هاوکێشەیەک بۆ ئەم ئیشەی ترامپ بکەین ئەمە لە نێو چاینا بەرهەم دێنێت ئەگەڕێتەوە بۆ ئەمریکا لەسەر تاکێکی ئەمریکی باجی ئەمە زیاد دەبێت خەرجی لەسەر خەرجی تێچوونی لەسەر کۆمپانیای ئەپڵ زیاد دەبێت ئەمە سیاسەتێکی عاقلانەیە دژ بە کۆمپانیەکانی ئەمریکاش نییە ئەکید لە نەتیجەی ئەو با بڵێن ئەو شتە دروستە بێ کە پێڵێن هەڵاوسانی نرخەکان هەڵاوسانی نرخەکان یەکەم دەرەنجامی سەرەتایی چاوەڕوانکراوی ئەوەیە توانای کڕینی خەڵکەمەکە خواست لەسەر بەرهەمەکە کەمەکە و لە نەتیجا کۆمپانیەکەش کە فرۆشی کەم بووە
مجبورە ئەویش هەنی حساباتی دیکە بکە کرێکاری کەمەکاتۆ بنکەی بەرهەمێنانی کەمەکاتۆ وەلە نەتیجا کاک محەممەد بۆی سوود لە کاتەکە بینین بە کورتی پێم بڵێ نەوت و زێر بۆیان لێهات لە کاتێکە بە تایبەت زێر تا ڕادەیەک پێ ئەڵێن پەناگەی ئارام مەلاذل ئامن بۆ بەم جۆرەشکە لە ڕاگەیانی سیاسەتی باجی گومریکی لەبەرەوەی ئەم دۆخی ترام دروستی کردووە هیچ دڵنیایی بۆ هیچ شتێک نەهێشتێتەوە چاوەڕوانیەکی ئێستا خەڵک نازانێت چۆن چاوەڕوانی چی بکات لە ترام بۆ بەیانی عادەتەن سەرکردەی وڵاتێکی وەکو ئەمریکا کە بڕیارەدا خەڵک کۆمەڵی حساباتی ئەقلانیانەی هەیە بەرژەوەندی ئەمریکا ئەوەیە بەرژەوەندی خەڵک ئەوەیە با بڵێن پێنوێنیەکانی ئابووری ئەمریکا ئەوەیە ئینفلیشن ئەوەیە ینی لەو سێکتەرایان لەو ئیندەستریا ئەمە وەزعەکەی و ڕەنگە ئەم بڕیارانە بن بژاردەی یەکەم و دۆم و سێم و چوارەمی ئەمەیە ئێستا ئەوەی ترامپێکا پێچەوانەی هەموو لەکدانەوەیکی ئەقلانیانەیە کە تۆ تەسەوری بکە ئەمەش نادڵنیایەک دروستەکە نادڵنیایی دروستە قرار بن کە بەم جۆرە زێردا سەبارەت بە نەوت هەموو کەس ئەبێ چاوەڕێ ئەو بکات دابەزێ لەبەرچی لەبەرەوەیسە هەموو ئەو پێنوێنیانەی تۆ باسمان کرد و ئەوەی لە راپۆرتەکانی تۆ نیشانتدا باسی ئەوەکەن کە چۆن جوڵەی ئابووری ئیتر بەرەو خاوبوونەوە ئەڕوا و داکشان شتێکی چاوەڕوان کراوە بەڵام تەنها ئەوەی ماوەتە چاوەڕێ بکەین لە چارەکی سێهەم و چوارەمی ئەم ساڵە حەجمی داکشانەکە چەند بێ کە تۆ داکشانت هەبوو جوڵی ئابووری خاو بۆ خواست لەسەر نەوتکەمە بێتەوە دوێنێ هەر ئەوەی کە ینی شتێکی پێکەنی ناوی گروپی ئۆپیک پلاس ڕایان گەاندووە کە ئێمە ڕەنگە ئیتر خستنە ڕوو بەرهەمێنان زیاد بکەین ئەوەی کە سیاسەتەکەی خۆیان پابند دەبین لە کاتەکان نرخدا ئەنی زۆر سەیرە ئەمەش دیسانەوە هەر ڕەنگە زەربەیەکی دیکە بێ بۆ دەرخینەوە باسی نەوتم کرد شتێکم بیرکەوتەوە تۆ بە وردی چاودێری کەرتی نەوتی هەرێم و عێراقە کردووە بە دەرفەتی ئەزانم آخر پرسیارمەوە بێت هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئێستا جۆرێک لە ڕاگەیەنرا وەڵامی یەکترە دەنەوە ئەپی کوور وەڵامی وەزارەتی نەوتی عێراقەداتەوە وەزارەتی نەوتی عێراق وەڵامی ئەپی کوورەداتەوە هەمووشیان ئەڵین بەپەلەین بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پێ دوایە چی لێ دێ بەس بە کورد ئەم شەڕە بەیاننامە و وەڵامدانەوە ئەومان پێڵە کە هێشتا ئەپیکۆر و حکوومەتی عێراق وەزارەتی نەوت نەگەشتونەتە ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەو جومگە سەرەکیانەی کە با بڵێن گرێ کوێرەی ناکۆکی نێوانیان بوو مەسەلەی چۆنیەتی هەژمارکردن و پێدانی حەقشایستی دارایی کۆمپانیەکان حەقدەستی کۆمپانیەکان لەسەر ئەمەشتا بۆ ئالێتێکی ڕوونیان دانەڕشتووە ڕۆڵی ئەو کۆمپانیای ناوبژیوانیی کە دێت بۆ ئەوەی تێچووی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوتی کوردستان دیاری بکات لەسەر ڕۆڵی ئەو کۆمپانیاش هەم دیسان نەگەشتونەتە ڕێکەوتن کە ئەمە دوو گرێ کوێرەی سەرەکی بوو و لەسەر ئەو بڕەنەوتش کە ئەبێ دابین بکرێ بۆ خەڵکی کوردستان و بە نرخی داشکا وەک ئەوی لە بەغاو بەسرا هەیە بنزین و بەرهەمە گاز و بەرهەمەنەوتەکانی دیکە بۆ خەڵکی کوردستان دابین بکرێ لەسەر ئەمەش هەم دیسان ڕێنەکەوتون یعنی ئەم گرێ کوێرانە هێشتا ماوە هەر بە یەک وشەوەڵامی ئەوم بەرەوە ئایا عێراق ڕازگۆیە لەگەڵەوەیە کە ئەڵێ ئەمێ بە زووی هەناردی نەوت دەست پێ بکاتەوە عێراق ئەوێ فعلەن دەست پێ بکاتەوە بەڵام بە چ تێچوویەک و بە چ جۆرێک و ئەکیید کۆمپانیەکانیش هەر ئەویانەوە و تا حدێک حکوومەتی هەرێمیش ئەوەیە بێ بەڵام سێ خواستی جیاواز هەیە سێویستی جیاواز هەیە هەمویان هەر یەک شتیان ئەوێ بەڵام بە سێ ڕێگەی جیاواز هەرێکە لەم سێلایەنە ئەوێت بە جۆرێک یا بابن ئیملاکەی نزیکترین کات هەناردینەوە دەست پێ بکاتەوە یارم دەست پێ ئەکاتەوە بەڵام ناتوانم بڵێم نزیکترین کاتە ئەنی ڕەنگە دوومان سێمان ساڵێک نازانم بەڕاستی ڕێز محەممەد سەرچاوکاری ئابووری سپاسکە لە نێو ستۆدیۆ کورسات نیوز لەگەڵمان بووی هەڵبەتە کاتێک نادڵنیایی لە بازاڕەکاندا دێتە ئاراوە وە بەرهێنەران پێویستیان بە ئامۆژگاریە ئامۆژگاری چێ ئەوانەی کە ئەزمونێکی باشیان لە بازاڕەکانی کاردا هەیە وارن بافێت وە بەرهێنەرێکی گەورەی ئەمریکیە واروەها لە نێو ئەمریکیەکاندا وەکو وەبەرهێنەرێکی سەرکەوتووە بینرێت چەند ئامۆژگاریەکی وەبەرهێنەران و بازرگانان دەکات لە دۆخێکی وەکو ئێستای کە بازاڕی تێکەوتووە لەم راپۆرتەدا بە وردی باز لە وتەکانی وارن بافێت کراوە با بینەری بین. ئێستا دۆخی بازاڕەکانی جیهان و بازاری پشکەکان لە ئەو پەڕیش ڕەژەندایە کە هۆکاری پژە و دۆخەش دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە کاتێک لیستی وڵاتان و ڕێژەی سەپاندنی باجی گومرگی لە بەردەم میدیاکانی جیهاندا ڕاگەاند. لەم دۆخە شڵەژاویەی بازاردا
ئەوەی دووچاری دڵە ڕاوکێ دەبێتەوە و بەرهێنەران و بازرگانانن کە نازانن چ بڕیارێک باشترین بڕیارە لە بازاڕەکاندا. The real GDP per capita as when I was born 6 times in one person's lifetime. وارن بافێت گەورەوە بەرهێنەری ئەمریکی کە لە لای ئەمریکیەکان نمونەی بازرگانێکی سەرکەوتووە بۆ دۆخی هاوشێوەی ئێستای بازار بە 2 خاڵ ئامۆژگاری و بەرهێنەران و بازرگانان دەکات. خاڵی یەکەمی ئامۆژگاریەکانی بافێت ئەوەیە کە داوا دەکات لەم دۆخەدا و بەرهێنەران و بازرگانان پێویستە پشودرێژ بن و دان بە خۆیان دابەگرن و هیچ بڕیارێکی بەپەلە نەدەن. چونکە لە دۆخێکی هاوشێوەدا هیچ کەسێک ناتوانێت بە خێرایی پێشبینیەکی دروست بکات بۆ ماوەی کورتی داهاتوو. خاڵی دووەمی ئامۆژگاریەکانی وارن بافێت ئەوەیە کە دۆخێکی وەک ئێستا دەکرێت دەرفەتێکی گەورە بێت بۆ بەرهێنەر و بازرگانان. ئەو گەورە ملیاردێرە ئەمریکیە دەڵێت لە دابەزینی گەورەی نرخی پشکەکان دەرفەتی گەورە هەیە کە پشکەکان بە نرخی داشکێنراوە بکردرێت و لە دوورمەودادا دەکەویتە قازانجی گەورەوە. ئەم ئامۆژگاریە بۆ ئەوەیە بە دوای قازانجی دوورمەوداوە بیت. ناوبراو دەڵێت ناونیشانی هەواڵەکان کارتان تێ نەکات و بکەونە دۆخێکی شڵەژاوە و دان بە خۆتان ئابگرن. گرنگترین هەواڵ ئابوووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.